ڕۆژێکی تایبەت بە بۆنەی 239مین ساڵ یادی بنیادنانی جوانترین و گەورەترین و نازدارترین شاری کوردستان شاری سلێمانی ئەمڕۆ یاری نێوان هەردوو تیپی ڕۆژنامەنووسان و نووسەران بەرامبەر بە هونەرمەندانی شاری سلێمانی ڕوبەڕووی یەکدی دەبنەوە. هاشی عالی عوسمان بوو لەبەر قاپی سەرا سەفیان دەبەر شێخ و مەلا و زاهید مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو. تۆم لایەنزانی ژمارە نوێیە وەردەگیرێتەوە بەڵام شوان عادل ئاکۆ دەخاتە دەرەوەی یاریگا ئەوەی تێبینی دەکرێت هەموو ڕۆگە جیاوازەکان وەک هەمیشە وەک ئەوەی کەمان جەلادەی فەرم و چەپکەوڵەکە ئێستا لە نێو ڕۆژنامەنووسان و هونەرمەندان تەواوی لە ئەو پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی ئەلمانی لە ئەو پەڕی هەموو ڕەنگە جیاواز و چەپ و ڕاستەکان لە نێو ئاکتیپانەدا خۆیان دەبێنن. ئەوە ڕاست ئەلبەتە بۆ ئالامەوە تۆم لە ناوەند یاریگایە وەردەگیرێتەوە لە بەرژەوەندی هیوا جارێکی تر یاریزانی ژمارەنەوە سیڵان غەریب تۆپ لای بەمە غەریبە نمایشی پێ دەکا تۆپ دەگوازرێتەوە بۆ لای ئالان ڕۆ هێڵە ئالانی کورسان بۆ لای کامەران هەم کامەرانی کورسان ئەمانە کۆمەڵی ناوی دیارن کەمە یەڵا ئاغا تۆپێک بە تەنیش کاگ و شاردا دەڕوا کاکە حەما خۆخستێکی بێزیاوە ماشەڵا لە نمایشە بێزە پەرمەترسیە بەڵام تۆپ وەردەگیریە یاڵا ژوان یاڵا یاریزانانی هونەرمەندان لە ناوچەی سا تۆپێکی پەرمەترسی و دەرەوە یاریگا بەشداری دەکات تۆپێکی پەرمەترسیە بەڵام تۆپ دوو دەخرێتەوە لە بەرژەوەندی هونەرمەندان یاڵا یەرشێکی داڕژراو دکتۆرەوە بۆ پێشەوە یاڵا تۆ بۆ هێمن بۆ ڕەوا هێڵا ڕەوا بە دەنگە پرسکۆزەکەت بە قاچە پرجوڵەکەت ئەمڕۆ حەماسی گۆڵی دووەم بخەرە نێو بخە سەر لاکێشی سەوزی یاریگای کەمال سەلیم. یاریەکی باشتان کرد ڕۆحێت یاریەکە مهمترە لە نەتیجەکە سەرکەوتووە دەستان خۆش بێت Yarın